سڵاوتان لە بێبەرەزان خۆشحاڵم جارێکتر لەگەڵتانم بۆ وەرگرتنی بۆچوونەکانتان لە تەوەریکی تری پرۆگرامەکەی خۆتان مایکی خەڵک. ئەمڕۆ باس لە پرسێک دەکەین کە پەیوەستە بە ئەنفالەوە، ئەویش پرسی دەستگیرکردنی ئەو مستەشارانەیە کە تۆمەتبارن بە ئەنجامدانی ئەنفال لە سەدەی پێشوودا یاخود لە هەشتاکانی سەدەی پێشوودا. بەڕێزان، دادوەرێک لە دادگای کفری پێشتر ڕایگەیاند بوو کە ئەوان ئەو مستەشارانە دەستگیر دەکەن کە لەلایەن دادگای باڵای تاوانەکانی عێراقەوە فەرمانی گرتنیان بۆ دەرچووە و ڕەوانەی بەغدادیان دەکەن. ئەمە لە کاتێکدایە کە دادگای باڵای تاوانەکانی عێراق فەرمانی دەستگیرکردنی بۆ 258 مستەشار دەرکردووە، ئەوانەی کە پێیان دەوترێت جاش بە تۆمەتی بەشداریکردن لە پرۆسەی ئەنفال. بەڵام تاوەکو ئێستا لەلایەن دەسەڵاتداران و بەرپرسانی هەرێمی کوردستانەوە ئەو بڕیارە جێبەجێ نەکراوە. لە ماوەی ئەم چەند ڕۆژی ڕابردووشدا 2 کەس دەستگیر کران کە تۆمەتبار بوون بە ئەنجامدانی تاوانی ئەنفال یاخود بەشداریکردن لە پرۆسەی ئەنفال. ئەو 2 کەسە دەستگیر کران، هەردووکیان تۆمەتبار بوون بەوەی کە ئەمان بەشدار بوون. لە ئێستادا 256 کەس دەستگیر نەکراون کە ئەمە بەپێی ئەو بڕیارەی دادگای باڵای تاوانەکانی عێراق کە فەرمانی دەستگیرکردنی بۆ دەرکردوون. ئێمە ئەمڕۆ قسە لەسەر ئەوە دەکەین کە بەرپرسیارەتی حکوومەت و بەرپرسیارەتی لایەنە پەیوەنددارەکان بە تایبەتی لایەنە ئەمنیەکان چییە لە ڕادستکردنی ئەم تاوانبارانە کە تاوانبارن بە بەشداریکردن لە پرۆسەی ئەنفال، ڕادستکردنیان بە دادگاکان و دەستگیرکردنیان. ئەمە لە کاتێکدا کە وەک ئاماژەمان پێدا کەسێک بە بڕیاری دادوەری کفری کەسێک دەستگیر کرابوو و دواتر لەگەڵ ئەوەی کە ناڕەزایی هەبوو لە قەزای کەلار سەبارەت بە ڕادستنکردنی تاوانباران، تاوانبارێکی تر دەستگیر کرا یاخود تۆمەتبارێکی تر دەستگیر کرا لە قەزای خانەقین دوای ئەوەی کە ئەو ناڕزایانە هەبوون سەبارەت بۆەوەی کە بۆ ئەم کەسانە ڕادستی دادگان ناکرێن. ئێمە دەڵێن تۆمەتبار لە بەرەوەی تا ئێستا دۆسەکانیان لە دادگادا یەکلان نەکراوەتەوە و لەو بارەیەوە دادگای باڵای تاوانەکانی عێراق لە نووسراوێکدا کە لە ساڵی 2010 بوو لە 11/8 ئاراستەی وەزارەتی شەیدان و ئەنفالکراوانی هەرێمی کردووە، تێیدا ئاماژەی بۆ داوەکە بە بڕیاری دەستگیرکردنی 258 تۆمەتباری ئەنفال کە زۆرینەیان نیشتەجێی کوردستانن. ئەو وەزارەتەش بڕیارەکەی لە 26 لە هەمان ساڵ واتە لە ساڵی 2010دا ڕەوانەی سەرۆکاتی حکوومەتی کردو، بەڵام تا ئێستا وەک خۆی جێبەجێ نەکراوە. تا ئێستا 2 کەس دەستگیر کراون و 256 کەس دەستگیر نەکراون. بەرپرسیاتی حکوومەت و لایەنە ئەمنیەکان چییە لە دەستگیرکردنی ئەم کەسانەوە ڕادستکردنیان بە دادگاکانی هەرێمی کوردستان یاخود دادگای باڵای تاوانەکانی عێراقیش لەبارەیەوە. لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فیسبوک بە ناوشانی facebook.com/naliatv دەتوانن بۆچوونەکانتان بنێرن، هەروەها لە ڕێگەی ڤیدیۆ سکایپەوە ڕاستەخۆ لەگەڵماندا بەشدار دەبن. هیوا لە شارە زوورەوە لەگەڵماندا. ئەم کاتت باش کاگیوە؟ ئەم کاتە باش کاکشان بیان دەستخۆشی لێگەم. زۆر سپاس، فەرموو. بەڵێ بەڵێ وڵا داواکارین لە هەموو لایەن بەرپرسەکان کەس پشتگیری ئەم خاین و خۆفرۆشان نەکات، بە زووترین کات دەستی دادگایان بکەن و حەقی یاسایی خۆیان وەرگرن. ئەمەێرەژە ئەوە مەیە من و خۆم وەکو برازاگی شەید کە بەدەستی جا شەید بۆ هیوادارم هەمویان بە حەقی خۆیان بگەن، ئەوانشی کە بڵێن کاتی خۆی هاوکاریان کردووە و دەستیانە بۆ لە پیاوەتیا هیوادارمەوانش بە هەمان شێوەی ئەمان چۆن بە پێچەوانی ئەمانە بانکرێن قەرەبوو بکرێنەوە بە پیاوەتی و بە چاگە بیان ناسێن بە خەڵک و ئەوانشی کە ئیشی خۆڕانگرووە کە دەستیانە بۆ لەو تاوانە قێزەونە هیوایەتم یعنی هیوادارم بە سزای یاسایی خۆیان بگەن و هیچ کەسێ پشتگیریان لێ نەکات بە زووترین کات. ئەمە باشترین قەرەبوو بۆ کەسوکاری ئەنفال و شەید. زۆر سپاس. دیارە کاگیوا لە شارە زوورەوە پەیوەندی دەکات. هەر ئەمڕۆژ سەلەبیانی ئەمڕۆ بەشێک لە کەسوکاری شەیدان و ئەلفانکراوانی ناوچەی شارە زوور و گوندەکانی دەوروبەری سەردانی نووسینگەی سلێمانی پەرلەمانی کوردستانیان کرد و داوایان کرد کە حەزبەکانیان ئاگادار بکەنەوە کە داڵدەی مستەشارەکان نەدەن، ئەگەرنا داوای یاسایی لەسەر ئەو لایەنەش تۆمار دەکەن و خۆیان ئاماژەیان پێداوە. بەختیار لە بناری کۆسرەتەوە لەگەڵماندا. ئەم کاتت باش کاک بەختیار. کاکە سڵاو لە تۆش، ئەم کاتێ جەرابیشت باش. زۆر سپاس، فەرموو. بەڵێ کاک بەختیار. وڵی بەڕای بر ئەیژێڕبۆ بۆ دادگایەکانی خۆبان دەبوو بەغداش زوو ئەو بڕیارەی جێبەجێ کردبە لە بەرژەوە دێ بۆ خەڵکدا تەدەها کەسە هەیە لەلاو حکوومەتە دەستدرێژی کردوێتە
سەرخەڵکی کوردستان ئەفالی کردووە و ئێستا بە کەیفی خۆی لەم شارانە ئەسوڕێتەوە. ئەوانە دادگای هیچ تەحسیلیان تێدا کە ئەوانە بیرێ ناو شار هەڵیاواسی لە سێدارە بەی چۆنەوە دەوەت یەک بەحسیەکانی هەڵواسی لە سێباری ئاقا ئەو کەسانەش لەو شوێنانە ئەو هەڵیاواسی و بە حکومدار و باوەڕی ئیسفادەیەک ناکرێ و دەستخۆشی دەکەم و سەرکەوتوو بێت. بەڵێ سپاس بۆ کاک بەختیار. دیارە هەر کەسە و ڕایەکی جیاوازی هەیە سەبارەت بەم تەوەرە. بۆ نمونە شۆخان عەلی لە فەیسبوکەوە هەمان شێوەی کاک ئاکام لە تەختەقەوە یاخود کاک بەختیار لە بناری کۆسرێتەوە کاک بەختیار پێی وایە دەبێت ئەمانە بەبێ حکم لە سێدارە بدرێن وە خۆی دەڵێت. شۆخان عەلی لە فەیسبوکەوە بۆچوونێکی جیاوازی هەیە دەڵێت بەڕای من پێویستە کە سوکاری ئەنفال دەسەڵاتیان هەبێت و خۆیان تۆمەتبارەکان ڕادستی یاسا بکەن. ئاکام لە تەختەقەوە لەگەڵماندایە. سپاس دەکەین کاک ئاکام فەرموو. بەڕاستی ینی حکومەت دیارە کوردستان تا ئێستا نەیتوانی وەزیاشم شارەکان دەستگیر بکات و داڵگەی زۆرێکیانی داوە پێم وایە داڵگەی زۆرێکیانی داوە پێویستە لەمڕۆ بەبێ لە ئێسلەم دەستگەنەوە دەست بکات لە زیاترین هەموو جاشم شارەکان دەست نەکات لە زیاترینە زۆربەی جاشم شارەکان تەنها حکومەت کلۆپایان هەیە و موسەوە دەبن و کلۆپای زۆر دەرجانێرەکانی دەستنەبیر پێکەوە پێشمەرگە و خەباتی کردو ئێستا هیچ نەموسەوەینەکەینە کەسی زیاتر شارەکان ناو حکومەتە کلۆپایان هەیە و معاشیان بۆ بردراوەتەوە و ژیانیش خۆش دەبن بەڕاستی پێ جاشم شارەکان دەستگیر بکرێن و بگرێنە دادگا و سزایەکی زیاتر بگرێن نەک ئەوەی کەوا داڵگەی بگرێن لەلایەن چەند کەسێکی بکەن بە کەسێکی گەورەوە چونکە ئەو شارانە خۆی جاشانە شماڵی چەندین کەسیان وێران کردو و چەندین خیانەتیان لە میلەتەکەی خۆیان کردو و چەندین کەسیان داوە بەدەستەوە کەوا هیچ لەگەر ڕژێما دەستیان پێکەم کردووە بەڕاستی ئەوانە پێویستە چونترین سزا بدرێن و بەچونترین شێوە بدرێن دادگا هەموو لێتیشتێکیان لەگەڵدا بکرێن. بەڵێ سپاس بۆ کاک ئاکام. ئومێد شوانی لە فەیسبوکەوە نووسویەتی هیوادارم بە زووترین کات حکوومەت ئەو جاشانە بگرێت. ئەسعاد لە قەرەداخەوە لەگەڵماندایە. ئەم کاتت باش کاک ئەسعاد. ئەم کاتت باش فەرموو. زۆر سپاس بۆ تەوەرەکەتەوەلێکی زۆر باشە. بەڕای من پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو جاش و مستەشارە خۆفرۆشانە بە زووترین کات لە پێی یاسا ڕاپێچی دادگایان بکا و بۆ تۆڵەی ئەنفالەکان و لیان بکاتەوە. بەڕاستی کارەساتی ئەنفال کارەساتێکی ساکار نییە کە لە دڵی تاکی کۆمەڵ دەربچێت. بێگومان کارەساتێکە بەڕاستی هەمیشە ئەگەر مرۆڤ هەستی هەبێت هەستی نیشناپەرۆری هەستی خۆشەویستی خاک هەستی شۆڕژگێڕی ئەوە بەڕاستی قەت لەبین ناچێ و کارەساتەیە و ئەو جاش و مشتەسارە خۆفرۆشانە بێگومان هەندێکیان کاری باشیان کردەوە هەندێکیشان لەو پرۆسا بە هەموو شێوەیە لە خیانەت و خۆفرۆشیە بێدرێغی بوون. پێویستە دادگا ڕاپێچی دادگایان کات و بگەن بە سزا و تاوانی خۆیان وەکە سوکاریان. سپاس بۆ کاک ئەسعاد. ئارام لە چەمشەماڵەوە. سڵاو لێبێ کاک ئارام. کاتتان باش. هەموو کاتێکت باش. زۆر سپاس. وڵا دیارە منەوە نەدەڵم تەوەرەگەم ڕۆتان زۆر گرنگە بەرپرسیارەتی حکوومەت هەرێمی کوردستان و لایەنە سیاسەکان بەرپرساتەیە کە ئەوەیە کە بەرامبەر ئەم دۆسەیەکە کە هەمومان دەزانین ئەوانەی چێن کە دەستیان لە تاوانی ئەنفالا هەبووە کە دەستیان لەم کارە قێزەوەنا بۆ بەرامبەر بە میلەتەکەمان کەوانیش کوردن بەڵام ئەوان کە ئەو کاتە هەستان بە ئەجاندانی ئەو تاوانە بیرمانە سێ کاتی خۆیەوان پێیان بڵێ ئێستا هەندێک لەو تاوانبارانە بەری کوردستانی لێمان خۆش بووە. ئەماش پێما و کاتە بەری کوردستانی بۆ کە پەیوەندی کۆمەڵایەتی ئاشتی کۆمەڵایەتی تێک نەچێت چکە لەو کاتێ خەڵک هەمووی چەک بەدەست بوو لەوەیە لەو کاتە داگە بڕیارە دەچا ئەو قوبڵ نەکرایە لە دەرنەچوە لەوەی چێشە بدەوە. بەڵام ئێستا حکوومەت هەرێمی کوردستان ئەو ئەخلاقیەتی لە ئەسوێ دەبێت ئەوانە دادگای هەیە هەموو شتێکی هەیە پۆلیسیە دەبێت و کەسانە دەستگیر بکرێن بستنە بەردەم دادگا پاچی خۆیان بنوێنن بەرامبەرەوەی کە ئایا کردویان یاننا بەڵام حکوومەت. بەڵێ سپاس بۆ کاک ئارام. بەڵێ ئەوەی کە باسی کرد کاک ئارام یەکێک لە پاساوەکانی دەستگیر نەکردنی مستەشارەکان ئەوەیە کە لە بەرگاری لێبوردنیانە لەلایەن بەرەی کوردستانیەوە لە دوای ڕاپەڕینی بەهاری 1991 و ئەمەش بە بڕوای هەندێک لە شارەزایانی یاسایی ئەمە سەنەدێکی یاسایی نییە و کاک ئارام باس لە هۆکارێکی تر دەکات کە دەڵێت ئەو کاتە زۆرینەی هاوڵاتیانی کوردستان
چەکدار بوون و چەکیان هەبوو بۆیە لەبەر ئەوەی کە ئاشتی کۆمەڵایەتی تێک نەچێت ئەم بڕیارە دەرکراوە پێی وایە ئەو کاتە جیاواز بوو لە ئێستامەت بۆچوونی کاک ئارام بوو. باوکی ئەحمەد لەگەڵماندایە لە بەردەڕەشەوە با گوێمان لە تێبینی باوکی ئەحمەد بێسڵاو لێبێ. باوکی ئەحمەد فەرموو. زۆر سپاس فەرموو باوکی ئەحمەد. کاکشوان حکوومەت هیچ ئەو تاوانبارە محاسبە ناکات. بەڵێ چونکە هەمیان لەگەڵ حکوومەتن ئەکسەریەتان زۆریان لەگەڵ پارتینە لەلەقەن بەنای لایەنەکان نەهێنین باوکی ئەحمەد. لە دامودۆزەکانی عسکەرینە عەقیدن و حەمیدن و یعنی شۆرەوان ماچیترە لەو ئەنفال و جەماعەتەکەی شەهیدان. بەس دعایەتە و هیچ نییە شوان کەس محاسبەیان ناکە. کاکشوان هەرو دەگەڕین دەستنەکن لە قێ دەستنە مەسیب دەستنە. بەڵێ بەڵێ باوکی ئەحمەد بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. دڵشاد لە چەماڵەوە سڵاو دەبێ کاک دڵشاد. سڵاو لە ئێوەشم کاتان باش. هەموو کاتێکت باش. بەڵاستەکەی تەورێ جوانە کاکشوان. فەرموو کاک دڵشاد گوێم لێتە. کاک دڵشاد گوێت لێمانە بەداخەوە دیارە پەیوەندەکەی پشڕا ئاوات لە هەولێرەوە. کاتە باش کاکە. هەموو کاتێکت باش کاک ئاوات. وڵای کاکشوان من جاش و ئەمفالچی زۆر بە تاوانبار نازانم. ئەوەی کە زۆر لە ئەوانی بە تاوانبارتر دەزانم ئەوانەی کە دەڵدەیان بدەن، ئەوانەی کە موچەی زەبەلایان بۆ دەبڕنەوە. بڕوا بکەم من پێشمەگەی دێرینم کاتێک کە دەچین بۆ موچە وەرگتن لەبەر ئەمفالچی و جاش موچەمان بەرناکرێت. یعنی تۆ باشە کاتە کردوێتی بە ئاشکرا دیارە تۆ 23 ساڵە داڵدەیە دەی داد بەستووە موچەی زەبەلایی بۆ دەبڕیەوە دیوەخانی هەیە. یعنی بەڕاستی ئیمتیازات جوان هەیە سەدام ئەو ئیمتیازەی پێ نەدەدەن ئەوەی کە ئێستا پێیان دەدرێت. بڕوا بکە هەمویان بووی بە ملیالێت هەموو مستەشارەکان زۆریان دەناسم ئەوەی کە ئەو کاتی هەیەیان بوو ئێستا دە بەرامبەری ئەو کاتیان هەیە ڕێژیان زیاتر دەگیرێت. سەد بەرامبەر لە خەڵکی شۆڕژگێر و لە ماڵە شەهید و لە پێشمەرگەی دێری و لە هەمووانە زیاتر ڕێژیان لێ دەگیرێت. بڕوا بکە هیوا هەیە یعنی هەر ئەوەندەیە نازانم من چی پێ نەدراوە. کاکە ئەوانە تاوانبارن کە داڵدەیان بدەن یعنی گاڵتەم پێ دەکەسێک من چگرەی لە جاشێک مستەشارێکم کە ئەفانچی کردو. کاکە تۆ ئێستا داڵدەیی بە بەرچای خۆت و سوکایەتی بە هەموو خەڵکی کوردستان دەکەی بە هەموو ماڵە شەهیدان دەکەی بە هەموو ئەو خەڵکانی کە ئەنفال کراون. سپاس بۆ کاک ئاوات. خدر هەر لە هەولێرەوە. سڵاو دەبێ کاک خدر. سپاس دەکەین فەرموو کاک خدر. سەلامەتی وڵای دەستان خۆشبی لەو مۆزوع زۆر گرنگە بەس خۆی تو وەکو باست کرد دەڵێ لە نازانم 200 چەند مستەشار و جاش و هەراهوریایان 2 نەفەریان دەژیرکرایە و 2 نەفەرەکە یعنی ئەگەر هاتوو هەمیان دەژیرکرابن ئەو جێ دڵخۆشە و بە بڕوای مەگەنە 2 نەفەر بەتەنیایی ناکرێت. سزای عادلانەشەوەی هەر کەسێک دەستی تێدا هەبوو و هەر هەمیان ڕاستە دادیار بکرین و چەندە سەریان هەرگەوە سزای خۆیان وەرگرین بەڵام بە 2 نەفەری بەڕای منەما هیچ لەوەزەکەی ناگۆڕێت 2 نەفەری شەشێنی و دەست خۆشڵات. سپاس بۆ کاک خدر. ئارام لە زاخۆوە. ئەلۆ باش. ئەلۆ سڵاو دەبێ کاک ئارام گوێم لێتە. بەڵێ ڕاستی حتانەکە حکوومەتی چێتش ناکردە بالعکس بۆ ئەوەی کو خەڵکی بگرێت کو تۆمەتدارە بگرێت پتر قەدریوانت گرێت و خوانیال بێرێت دەتێ و زۆربەی ئەوان بەرپرسن و بەرنیاسن سێ شوانە کوبوون ڕێکدا خوب هەڵ بژێرن کو سێ ئەندا پەرلەمانێت کوردستانی نوکەش جەزاخۆ کورێت جوان جەحسابین و پتر قەدری خۆی ئەلداف حکوومەتی و ئەو قەدرترن. نظام ما بتشوف راسي شرمه بو حكمتي تشتكي باش نكره حتى نبقى بهندي او تيناتي او مسؤول من او برس او جندي كردستان جندي قابل كين او الجر الجيمي وحتى نافت وانا صدام جبين واصلات بعد الكريم بخد نافت وانا صدام واصلات الكريم وابد كانت تلاو بارداد وهذه ديد وما خوان معنا حكمات الفيري بشتافات مدبارات كانت نتش حكمتها حكمتها بشتافانات مدبارة بكتابه حكمتها ڕاستیشتەرمە بووانە. بەڵێ سپاس بۆ کاک ئارام لە زاخۆوە. بیلال لە شارە زوورەوە لەگەڵماندایە. سڵاو دەبێ کاک بیلال. باشی بەڕێزم. سپاس دەکەین فەرموو. بەڵێ کاک بیلال. دەربارەی ئەو جاشانە من پێم باشە هەر حکوومەتی هەرێمی
خۆمان بەدەستی خۆیان یان بن لەو شوێنانە کە ئەو تاوانانیان کردووە هەل لیا زیینە بە چاڵیان کەن وەکو ئەو کوڕانەی کە ئەوان بەدەستی خۆیان زیینە بە چاڵیان کردن جات داوا لە حکوومەتی هەرێمەکەم دەڵبیان نیان کردن خۆیان چونکە ئیسا ئیرادەیەکی خەڵک بەڕێوەیە کە خەڵک ئیسا کەوتۆتە سەر خەت هەمووی داوای حەقی خۆیە کات و داوای کوڕەکانیان دەکەن جا من داواکەم لە حکوومەتی هەرێم ئەم جارش پاڵپشتیان نەکەن لە کوێ تاوانیان کردووە دیان بەدەستی خۆیان دیان دەمە دەستی کەسوکاری ئەو ئەنفالکراوانە بە ئەوان بەدەستی خۆیان زیینە بە چاڵیان کەن زۆر سپاس دەکەم سپاس بۆ کاک بیلال ئەحمەد لە هەولێرەوە لەگەڵماندایە سڵاو لێبێ کاک ئەحمەد کاکشوانم کاتت باش هەموو کاتێکت باش دەستخۆشی و بەرنامەت لێ دەکەم کاکشوان سپاس دەکەین کاک ئەحمەد فەرموو بەڵێ سەبارەت بە تەوەرەکەی ئەمڕۆ بەڕاستی ئەگەر بە قەنەعەتی من بووایە دەبوایە پێشی دادگایی کردنی سەدام حوسێن و عەلی چمیایی کوردە جاشەکان دادگایی بکرابوونە تەسلیمی دادگا بکرابوونە لەبەر ئەوەی ماڵی شەهید ماڵی ئەنفالکراوان ئەگەر هەموو دنیاشیان بدەیتێ نەقەرە بۆیان بکەیتەوە ناکاتە پەنجەیەکی ئەو شەخسانەی کە بە زندویەتی لە ژێر چالیان ناون بەڵێ دەبوایە پێشی سەدام حوسێن و عەلی چمیایی جاشەکان و مستەشارەکان ئەوانە هەمیان دادگایی بکرابوانەیە و زۆر سپاس و دەستخۆشی و بەرنامەیەش لێ دەکەم سپاس بۆ بەشداریکردنی کاک ئەحمەد لە هەولێرەوە محەممەد لەگەڵماندایە لە کەڵەکچیەوە ئەم کاتت باش کاک محەممەد ئەو کاتت باش برام زۆر سپاس دەکەین فەرموو کاک محەممەد لە سەبارەت بە جاش و مستەشارانەی لە کۆمەلگەکانمان هەیە ئێستا بەڵێ بەخوا ئێستا ئیشەکەیە محافظ دۆ کاکتەمەر 80 ملیۆن دۆلاری دایتێ بە هەندێک شت نەڵێن بەبێ بەڵگە کاک محەممەد چکە ئێمە تەنها لە ڕێگەی دەنگە و گوێمانەتوەیە پێت وایە دەبێت حکوومەت چی بکات وە بەرپرسیارەتی حکوومەت چییە لە ڕادستکردنی ئەم تۆمەت بارانە بەخوای حەقیتی سەدام چاواچی هەری محکەمە بگرێنەوە بچن ئێستا ئەوقەی ئاخر تەڵقەی بە پارتی بەی کوردنیەوەنا ئێستا وەرە قەتری سێ تەبەقە جوانترین سیارە لە بنیتی خۆ باشترین معاشی هەیە لە پەرلەمانە ناتانێتایسە لە پەرلەمانە یەک قسەیشی نەکردگە یەک قسە یانە بەس بۆ دەنگ کۆکردنەوەکە مڕەشەحکریا و چیە پەرلەمان ئێستاش فەقیر وەک من عەقاری مەلگەرتگە دوو مانگی ماگەم و ئەو عەقاری 10 ملیۆنە ناگە پێم دەم سپاس بۆ کاک محەممەد عەبدوڵڵا لە کەرکووکەوە ئەم کاتت باش کاک عەبدوڵڵا سەرچاوم ئەم کاتەی خۆتیش باش فەرموو مەمنونم کاکە من وەڵای حەزەکەم شتێکت پێ بڵێم لە ساڵی 1970 ئەنفالی دوو کە دەستی پێکردا یەکەم تەقا من تیای بوومە تا ئیتر مەنتیقەی شوان و دەستی شێخ بزێنی و بالیسان و ئەچێتە وەرتێ و بەرامبەر بە قەندیل دووربینێکم پێ بووە عسکەرێکە یعنی بە 10 کیلۆمەتر بە 5 کیلۆمەتر لە دوای جێشەکەەوە بووە کە ئێمە بینیمانە تا ئاخر گوندی کوردستان من یەکێ مەلوانە تیای بوومە فقط من ئەیگەڕێنمەوە بۆ هەموو کار بەدەستانی کوردستان بۆ هەنێ لایەنێ ئەمڕۆ خۆیان کردێتە پیاو باش خۆ لە 91ەوە هەتا 2009 ئەوانیش مەسئول بوون و کار بەدەست بوون لەم حکوومەتەیە بۆ ناکۆچی حیزبەکان کەوا ئیمڕۆ ئەو جاش و مستەشارە خوێن فرۆشانە کە ماونەتەوە لە کوردستانە بەڕاستی سپاس بۆ کاک عەبدوڵڵا عامر لە کەڵەکچیەوە سڵاو لێبێ کاک عامر باش کاک شوان سپاس دەکەین کاک عامر فەرموو کاک شوان وەڵای بۆ کێشەکەی ئەو کۆمەلگای کەلەکی بەڵێ بۆ کێشەکەی کۆمەلگای کەلەکی یعنی ئەو کەناڵەکان وەک ئێنارتی و وەک ڕوودا و هەمیوا دەردەکەن وەڵاو شێوەیە نییە بۆ ئەو کاک عامر لەسەر تەوەرەکەی ئەمڕۆ چ قسەیەکت هەیە وەڵای لەسەرەوە لە کۆمەلگای کەلەکی بەسەتان وا لە مزاهارەنان یعنی دیش کەناڵەکانی ئێنارتی و ڕوودا و هەمی ئەو راپۆرتانی ناخوا لەسەر پیش و کوڕەکە
يعني باش بطلقه اللي داقه ولا بطلقه اللي داقه بس سرعينيه مثلا او تلفزيون بحث ذاك بەڵێ کاک عامر بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت لە فەیسبووکەوە سۆما عەلی نووسێتی بەڕای من پێویستە ئەو تاوانبارانە ڕادەستی یاسا بکرێن چونکە ئەوان پلە و پایی بەرزیان هەیە و ژیانێکی خۆش دەژین و کەسوکاری ئەنفالیش بە زۆر موچەی خۆیان پێ دەدرێت. محەممەد حەمە نووسێتی وەزیری ئەنفال و شەیدان یان مدیر عامەکەی لە دەڤەری زۆرترین ئەنفال کراو دەبێت و لێکۆڵینەوە لە هەموو ئەو کەس و لایەنانە بکرێت کە چاپۆشیان لە تاوان بارانی ئەنفال کردەوە و کار بکرێت بۆ قەرەبووکردنەوەی ئەنفال و داهاتی عێراق بەشە قەرەبوویان بۆ جیا بکرێتەوە لە ڕێگەی نەتەوەی گرتوەکانەوە بەڵام بە شێوەیەکی تەندروست کە دادوەران و یاساناسانی ئەم هەرێمە ڕێکی بخەن سەنگەر جنێوایی نووسیوێتی هەموو شتێک گەرماوگەرم خۆشە دوای ڕاپەڕین هەموو ئەنفال چی و جاش و مستەشارەکان هەر کۆمەڵە و لەلایەن حەزبێکەوە پارێزراون و ئێستاش ئەوەی بکرێ فشەیەوە مزایدەیە من دڵنیام کەس دەستگیر ناکرێت چونکە هەر یەکێک کۆمەڵێک دەنگی لەگەڵدایە کە سوودیان هەیە بۆ حەزبەکان و نووسیوێتی ببورن کەس و کاری شەیدان و ئەنفال کراوان. سامان لە سلێمانیەوە لەگەڵماندایە. سڵاو لێ بێ کاک سامان. یارە باش ئێوارەت باش فەرموو بەڵێ کاک سامان. دەستخۆشی تەوەرەگەل یەکم کاک زۆر سپاس دەکەین. ئێمە ئەمڕۆکو نوێنەری ئەنفالکراوان چوونە نزیگەی پەرلەمان لە سلێمانی. بەڵێ. داوامان لێکردن کە داوا لە حیزبەکانیان بکەن هیچ هاوکارێکی ئەو جاش و مستەشاران نەکەن ناوچەکانی خۆیان. بەڵێ کاک سامان. ئەوان بەڵێن پێداین کە لە هەر شوێنێکا کێشە بێتە ڕێ ئێمە پێشەکی داوامان خێت تۆمار کرد لە دادگا. ئێستا ئەمر بەقەبضی جاشەکانمان دووبارە مستەشارەکان تازە کردێتەوە و سبەی دابەشەکەین بەسەر هەموو بانکەکانی کوردستانە. وادیان بێداین کە هاوکاریمان بکەن یعنی لەگەڵمانە بن لە پەرلەمان باسی بکەن. بەڵام یەکتی بینیم هەبوو بۆ ئەمڕۆ کەناڵی ئەناردی نەهات پێمان ڕێبان کرابوون هۆکارەکەی چی بوون ئامادە نەبوون لەکوێ مەبەستت کاک سامان؟ نووسینگەی پەرلەمان لە سلێمانی. بەڵێ سپاس بۆ تێبینەکەت. ئێنارتی ئاگادار نەبوو لەو سەردانە بەڵام ئێمە ئاماژەمان پێدا لە سەرەتای پرۆگرامەکەەوە و دیارە کاری ڕۆژنامانی تر هەبوو لە ناو نووسینگەی سلێمانی پەرلەمانی کوردستان بەڵام NRT ئاگادار نەکرا بوو لەوەی کە ئەم ژمارە هاوڵاتیە سەردانی نووسینگەی سلێمانی پەرلەمانی کوردستان دەکەن تەنها ئەوەیە کە ئێمە ئاگاداری ئەوە نەبووین بەڵام باسی دەکەین و ئێمەش لە مایکی خەڵکدا ئەمڕۆ باسمان کرد. بورهان حەمەڕەشید لە فەیسبووک و نووسیەتی نزیکەی 6 ساڵە لەلایەن دادگای باڵای تاوانەکانی عێراقەوە فەرمانی دەستگیرکردن بۆ زیاتر لە 258 مستەشاری کورد دەرچووە کە تۆمەتی بەشداربوونیان لە تاوانی ئەنفالدا دراوەتە پاڵ بەڵام بەشێکی بەرچاویان کە لە هەرێمی کوردستان دانیشتەجێن و لەژێر سایەی دەسەڵاتی هەردوو حەزبەکەدان و ئەو دوو حەزبە فەرمانڕەوایە ئامادە نین ڕادەستیان بکات و حکوومەتیش دەستگیریان ناکات. نامۆتانیان نووسیتی بەڕای من ئەمە قەت سەر ناگرێت چونکە هەر مستەشارێک بە پلەیەک خانەشین کراوە و ئێستاش ئەوان باشترین کات لە دەستیان دەڕوان نازان مەبەستی چیە لەو ڕستەیە. یادگار جەزا نووسیەتی هەموو ئەو مستەشارانە پلەپایی بەرزیان هەیە بە بەردەم ماڵە شەهید و ئەنفال کراوەکاندا دەسوڕێنەوە بۆیە پێویستە لەسەر حکوومەت کە ڕادستی دادگایان بکات. خدر لە ڕانیەوە لەگەڵماندایە کاتت باشکا خدر. ئەو کاتت باش کاک شوان دەستخۆشی بەرنامەت لێ دەکەم. زۆر سپاس دەکەم. وەڵڵاهی کاک شوان بەڕای من حکومەت سەرکەوتو نابی لە دەستگیرکردنی ئەو مستەشارانە لەبەرەوەی ئەوانە هێزی چەکداریان هەیە باوەڕ بکە هەر وەکو جاران چەکداری و ئەڕەس و عیمایان هەیە تەنیا چی لە وەزعەکەی گۆڕایە هەویان لەبۆ فرایتە پێشمەرگە و بە ناوی پێشمەرگەی و هەتا پلەشیان بەرزە هەیە عەمیدا هەیە ڕائیدا یعنی حکومەت لەو کاتەی سەرکەوتو نابی لە گرتنیان و ئەو دوو کەسانەی گرتنیشیان وڵا بەریامدا باشترە لەبەرەوەی ماقونیە لە 256 دوو نەفەران بگرن و ئێدیکەش وەکو جاران یعنی هەر لەسەر حکم و دەسەڵات بن و ئەگەر لە سلەیمانیان بگرن ئەچنە هەولێرێ لە هەولێریان بگرن ئەچنە سلەیمانیە پێم وانێ حکومەت لەو کاتەی سەرکەوتوبی لەبەرەوەی وەزعی ناوە خۆشیان تەواو و حیزب لە ناوە خۆ لەسەر پۆست و پایە ئەوە ساڵەکە حکومەتیان پێ دروست نابی ئەنی ناتوانن لەو کاتەی ئەوانە سەرکەوتو نابن لەو ئیشەی وە ناتوانن بیانگرن ئەگە پرسیارەکە هەبی. زۆر سپاس بۆ کاک خدر لە ڕانیەوە. عەلی لە سلێمانیەوە. سڵاو لێ بێ کاک عەلی.
ئەم کاتەوەش قوربانجان هەموو کاتێکت باش. وڵی قوڵانجان من ئەم بۆ دەستخۆش لێکم بۆ ئەم بەرنامەیە سپاس دەکەین زۆر سپاسانەکەین بەس ئەم هینایی کە ئەمەی کە ئەڵێن ئەم مستەشارینە کە دەگیرگەن وڵی سەرکەوتوو نابێ حکومت لەبەر ئەوەی هەمووی لە حیزب لە هەموو حیزبەکان تەقاوتەوە بە پلەی ئەمید و بە پلەی نازەمسی و هەمووی معاشی زۆری هەیە و چەدارێکی زۆر هەوەکو جاران خۆشتر ئیجرا بکەن ئیتر چ لۆمەی ئەمانە بکەین یعنی بژیرینیان نژیرن ئەستا ئەمان خراپترن لەوان جا ئەمان ئەوگەر ئەو بژیرێت ئەبێ هەموو کورد بژیرێت چونکە هەر هەموو ئێستا دەستیان هەیە لەو شتانەیە. بەڵێ کاک عەلی ئەنی ئەمە دیژیریان نەگیرێ سا و دوانش کە جیرانیان دوو زەلامی فەقیری بێدەسەڵات بنجیرابن ئەژنا لەو هەموو کەسە دوو زەلام بژیرە ئەوژە لەوان بێت دەستیان نەبێنەوە فەقیبن لەوان دەستیشان نەبێ هەل لە ئێنفال و لە هەش هەموو شتێکە. بەڵێ سپاس بۆ خوێندەکەت ئومێد لە ئەڵمانیاوە لەگەڵماندایە. سڵاو لێبێ کاک ئومێد. کاکام کاتتان باش. هەموو کاتێکت باش. ئێڵا کاکشوان من هیوادارم ئیشەڵا ئەم سەفەرە ئەوانەی کە تاوانبارن بە ئەم دۆسەیە ئەمیان بە دادگا بدرێن ئەوەی کە تاوانی هەیە و تاوانبارە بە حکمی خۆی بخواتەوەی کە تاوانیش نییە بە ئەم شتە لەسەری بڕوات بۆ مەسەلەی بەرەی کوردستانی کاتی خۆی پێم وایە ئەو کاتە شتێکی ئاسان نەبوو لەبەرەوەی دادگایەکی بەهێز نەبوو لەبەرەوەی تۆ ئەو کاتە کوردستان ئابوورەکەی هەمووی ڕووخاوی شتێکی باش نەبوو لە کاتە شتێکی ئاسان نەبوو هەزار کێشەکەی بە دوو خۆ داهێنا ئەگە بێت و شتە دەستکاری ئینام بکردا و کێسا بەڵێ ئێستاتر وەختەکە هاتوتە سەرەوەی کە ئەتوانن بە ئاسانی ئەو کەسانی کە تاوانبارن کەوانی کە داوا کراون بیانگرن و ڕەوانی دادگایان بکەن. بەڵێ کاک ئومێد. تۆ ئەگەر تەماشاش کرد تا ئێستا ئێمە وەکو پارچەکانی تری کوردستان باکوور ڕۆژهەڵات ڕۆژاوا عینەن کێشیان هەیە کە کاتی خۆی ئێمە هەمان بووە ئێستا لەو پارچەکانی تر چەندەها کوردەیە کە خیانەت لە کوردستانی خۆیانەکەن. سپاس بۆ کاک ئومێد لە ئەڵمانیاوە ئالانی ئەلەند نووسیوێتی لە بریتانیاوە بۆ شوونەکەی نووسیوە دەڵێت ئێدوارد مۆرۆ دەڵێت میلەتێک لەمەڕ حکوومەتێکیان لە گورگ دەبێت دیارە ئەمە وای نووسیوە بۆ چوونی خۆیتی وە دەڵێت زۆر ڕوون و ئاشکرایە داڵدەدانی ئەم خائینانە لەلایەن حەزبەکانەوە یەک بۆ دەنگە و دوو بۆ پەردەپۆشکردنی چەند هێنیەکە کە دەبێتە مایی پەرتەوازەبوونی چەند حەزبێک و دەڵێت بە کوردی و بە کورتی ئەوەی داڵدەیان دەدات خۆیان بەشێکن لەو تاوانە. سعدی لە کۆیەوە سڵاو دەبێ کاک سعدی. سڵاو باشم. سپاس دەکەین فەرموو کاک سعدی. بقربان بقناعتي من تازه الشيازه دلشوا او دلشي كريم مستشار كان لبروي شنو تناول جنبي صلاته هم للبرلمان هم للحكومه وانا زوتر كنتنا بصلاته ولا كاتك فات بروسي ازادي عراق امر كمان دامي شي سنجر موزع شكان من دلشي كت شو هذا نفر من الجزائر من دلشي كت يعني بتفي بعد سوا لان شفت تعذيبي بعد من الفدريشن راو كيف كفهموا حكومتي امريكا تقدر سنه بتولى همان كانت اوجه شركه تسميت لنا والانجليز ابو بمني وسعدي بوخذ بياوه وازو يشبهنا بكل الرجاتي من شلاموت بياوتي وشتو به سما شرك ولا كما باسبور هذا على بينم يسار دي بينم بطل كان شنكلا يسار كان نشلا لا شلون من صار بكم او انا درجه بكره وتسرع اخوان وقرن بقناعتي من باسي لك لو لهيت راجع اني توبات لك بس زور بزوريا لبنجد صلاتي زور بزوريا قوتي انا بصلاتي انا صوتي انا بەڵێ سپاس بۆ کاک سعدی لە کۆیەوە کەریم لە کەلارەوە لەگەڵماندایە سڵاو لێبێ کاک کەریم. سپاس دەکەین ئێوارەت باش فەرموو. کاکشوان بەسەر تەوەری ئەنفال بەڵێ بەڕاستی ئەم حکومەتی هەرێمی کوردستانە بە تایبەتێکی و پارتی سەر لەبەری کە سوکای ئەنفال ینی بە گاڵتەجار ڕزانن منکو کوڕ ئەنفالێک داوا لە کە سوکاری ئەنفالەکەم خۆمان دابڕێنە سەر جادەکان نەڕین دەرگاکانی حکومەتی هەرێم دەوام بکەن هەتا ڕدەستیانەکەن مستەشارێ دوای 2003 هاتێتەوە کە ڕژێمەکەی دەناخستێن لە ناو چووە هاتووە دوای سەر بە پلەی دیوە خانشین کراوە و نەوسەی پێدراوە لە نزیک ماڵی مدوری ئاسایشی سلێمانی لە سلێمانی
يعني امانه وكداري بخيرانه كان حكومه العراق بادر بخيرانه كان او امتيازي او معفي او رياضي حكومتي هي ذاتي بمستشاره كان حكومه العراق بها ندابو يعني كايك امانه كل انا برابر انفال مسؤول كاني يكتيو فاتي بتايبتي مسؤول كاني حكومه العراق طبعا بادرن برابر انفال كوا بكوزاني انفال رادة دادگاه ناکن تاکی رادة ناکن تاکی شرب ناکن. سپاس بۆ کاکەریم لە کەلارەوە بەڕێزان وشانێک و بەردەوامی لەگەڵتان. دووبارە سڵاوتان لەبێ بەڕێزان تەوری ئەمڕۆی پرۆگرامی مایکی خەڵک تابێتە بە پرسیارێک بەرپرسیارەتی حکوومەتی هەرێمی کوردستان چییە لە ڕادەستکردنی تۆمەتبارانی ئەنفالدا. ئاسۆ لە هەولێرەوە لەگەڵماندایە. سڵاو دەبێ کاگاسۆ. بەڵێ باشی برام. زۆر سپاس فەرموو کاگاسۆ. دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم دەستخۆشی لەم کارمەندەکان دەکەم. زۆر سپاس بەناوی هەموویانەوە فەرموو کاگاسۆ بەڵێ. بەرنامەی لەسەر پێشمەرگەدانێ ینی پێشمەرگە بەڕاستی شیانی زۆر خراپە. بەڵێ. ینی باسی زیاتر باسی پێشمەرگە بکەن پێشمەرگە ئێستا وازی زۆر خراپە. ینی لە هەموو تەوەرەکان زۆر بەرنامەکان باسی هەموو شتێک دەکەن بەس عەزمێ باسی پێشمەرگەش بکەن ینی پێشمەرگەش زۆر مەغدورە بە دەرەجەیەک لە هەموو کەس مەغدورترە لە هەموو کوردستان ئەگەر پێشمەرگە نەبی ینی ئەو کوردستان ئەو ئەمن و ئەمانەتەی پێدا نابی. بەڵێ سپاس بۆ کاک ئاسۆ لە هەولێرەوە. شەو بۆ عەبدوڵڵا نووسیوێتی حکوومەت خۆی تاوانبارێکی سەرەکیە بێستون خەمبار دەڵێت جا حکوومەتی هەرێم چۆن ئەو تۆمەتبارانە ڕادەستی دادگا دەکات کە لە کاتێکدا ئەو تۆمەتبارانە هەموویان لەژێر باڵی ئەم دوو حزبە گلدراون و پارێزگاریان لێ دەکرێت و هەندێکیشان لە پلە و پایی بەرزدان لەناو حزبداوە خۆی نووسیوێتی و دەڵێت ئیدی چاوەڕێی چی لە حکوومەتی هەرێم بکەین. بەدیعا لە بازیانەوە لەگەڵماندایە. ئەم کاتت باش بەدیعا خان. چۆنی کاکە شوانجیان؟ زۆر سپاس دەکەم. باسی بەڕێز دەکەم. سپاس دەکەم بەدیعا خان. من وەکو ئەنفالێک ئەمە هەنە قسە بکەم ئەگەر یارمەتیم بێ. بەڵێ فەرموو. من دەکەم ئەنفال کراوە زۆر دەستخۆشی و بەرنامەی و لێەکەم. سپاس دەکەم. ئەنجا کوڕێکمان هەیە هەل ئەڵڵای دانیشە ڕەفە حیزبی بوو ناوی ڕەفیقی پێڵە ڕەفیقی با ناوی کەس نهێنین بەدیعا خان سپاس دەکەین با ناوی کەس نهێنین ئەوە شتێکی یاساییە تکایە با ناوی کەس نهێنین لە پرۆگرامەکە. ئێستا لە فەرماندەی داوامەکات ئەی بە مشقاڵە زەڕە بکە سوکاری ئەنفال ئەگەڕێن لە ماڵان ئەخەوت لە ماڵان ئەخەوتن خۆمانمان ئەشار دەوانێ لە ماڵ دراوسەکان بەیانە لە چوینە ماڵاوی خۆمانانە بژێنان شێکمان نەخوار و خۆمان لە چار دەوانێ لەسەر لە فەرماندەیە دوو نەزمە سێ نەزمە هەیە بە شانێکی کە بەعسی بوو قەزا لە من کرێ زۆر زۆر دەستخۆشی لێکەم و حەز دەکەم کە سوکاری ئەو مستەشارانە نێچەند سوکاری هەمویان ئەنفالکردن ئێمە بەسەرێمەی شەواننی ئەوان هەموو ئەنفالکردن هەمان ڕەمیکەن زۆر زۆر من دەستخۆشی بەرنامەی لێکەم. سپاس بۆ بەدیاخان لە بازیانەوە. شڤان حەمەسوور لە فەیسبوکەوە نووسیوێتی من لەو باوەڕەدا نیم مستەشار و جاشەکان بدرێن بە دادگا چونکە زۆربەیان ئێستا لە کوردستان پشتگیریان لێ دەکرێت لەلایەن بەرپرسەکانەوە وە خۆی نووسیوێتی. کۆشار لە زەڕایەنەوە لەگەڵماندایە. بەڕێزی چۆنی؟ زۆر سپاس دەکەین. فەرموو کا کۆشار. بەرنامەکە لێکەم. سپاس دەکەم کا کۆشار. بەسەر تەوەری ئەمڕۆ تەوەرێکی جوانە من پێم باشە هەموو ئەو کەسانە بەشدارن لە ئەنفالدا دادگایی بکرێن. بەڵێ. بەڵام بەداخەوە هەندێک کەسانە لە پلە و پایابەرزەکانی دەسەڵاتدان. یاسا ناتوانێت دادگایان بکات چونکە یاسا لەژێر دەستی ئەو کەسانەدایە. یەکێک لە تۆمەتباران باشکەوە لەڵەن کەسایەتێکی گەورەی کوردەوە ئازاد کراوە. لە هەر وڵاتێکدا یاسا سەرۆر نەبێت لە وڵاتە دەسەڵات بەهێزە. بەڵێ کا کۆشار. من هیوادارم دادگایی بکەم دەستخۆشی بەرنامەکەی لێکەم. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. سرود نەوزاد نووسیوێتی هیچیان پێ ناکرێت بەڕاستی. شنە هەورامی دەڵێت هیوادارم ئیدی حکوومەت یاری بە کەسوکاری ئەنفالکراوەکان نەکات جاش و مستەشارەکان بداتە دادگا و کەسوکاری ئەنفالەکان واز نەهێنن و بەردەوام بن تا ئەو کەسانە دەدرێنە دادگا. گوڵاڵە لەگەڵماندایە گوڵاڵەخان لە کەرکووکەوە. ئەم کاتت باش گوڵاڵەخان. ئەم کاتت باش کاکشوان. زۆر سپاس دەکەین فەرموو. وڵی پێویستە بە زووترین کات ئەم جاش و مستەشارانە دەستگیر بکرێن و ڕادەستی دادگا بکرێن چونکە پشتگیریکردنی ئەم جاش و مستەشارانە دووبارە ئەنفالکردنەوەی کوردە بەڕای خۆم و دەبینی لە ئێستا داواکاری سەرەکی سەردەم کە سوکاری ئەنفالکراوەکان
دەستگیرکردنی ئەم جاش و مستەشارانەیە بۆیە پێویستە دەستگیر بکرێن داواکاریەکان جێبەجێ بکرێت دڵی کە سوکاری ئەنفالکراوان ڕازی بکەن و بە تونترین سزا بکرێن کە تاوانباری سەرەکی ئەم جاش و مستەشارانن لە ئەنفالکردنی کووردا و دەستێکی باڵیان بووە لە ئەنفالکردنی کووردا و پێویستە ئەو موتەزۆرەی کە دەدرێت بە جاش و مستەشارەکان پێویستە بدرێت بە کەسکاری ئەنفالکراوان نەک پشگیریان بکرێت. زۆر سپاس. سپاس بۆ پەیوەندەکەت. هەڵۆ لە گەرمیانەوە سڵاو دەبێ. سڵاو کاکسوان ئەم کاتۆ باش هەموو کاتێکت باش کاگەڵۆ. دەستخۆشی و بەرنامەی لەکەم و هیوادارم ئەو کەسانی کە پەیوەندیەکەن لەسەر تەوەری بەرنامەکە قسە بکەن دیارە ئەمە کە پرسێکی گرنگە ئێوە وژاندوتانە زۆر سپاسانەگەین و داواکارم لە حکوومەت هێرێم هەموو ئەو جاش و مستەشارانی کە دەستیان لە خوێنی کەسوکاری ئەنفالدا هەبووە ڕادەسی دادگای بکەن داواکارین وەکو کەسوکاری ئەنفال داواکارین حزبەکان پشتگیری ئەو پشتگیری جاش و مستەشارەکان نەکەن چونکە ئەمانە دەستیان لە خوێنی کەسوکاری ئەنفالدا بووە و ئەوە لای هەموو کەس ئاشکرایە. ئێمە زۆر زۆر سپاسی بەڕێسانەکەین بۆ تەوەرەکە و زۆر زۆر سپاسانەکەین. سپاس بۆ کاگەڵەوە کەمال لە سلێمانیەوە ئەم کاتت باشکە کەمال بەداخەو دیارە پەیوەندەکەی بشرا. بەڵە بەرەزان ئاوات لەگەڵماندایە لە سلێمانیەوە ئەم کاتۆ باش کاکشوانگیە هەموو کاتێکت باش کاگاوات بەڕێزەکەم وتمەوە مارکی خەڵکە مارکی خەڵی چۆن پێشنیارێکم بوو بۆ ڕقەمی ئاسیاشتان ئەم وایە هەبوایە بەڵێ کاگاوات یانی زەرورە لە ڕاستیە بەڵێ وەکو لەوە چیتە من حەزکەم بۆ ئاسیا تەلەفۆن کەم یان بەڵێ کاگاوە دیارە ژماری تر هەیە کە تۆ پەیوەندی پێ بکەی ئەمانەوەی لەسەر تەوەرەکە ئەگەر قسەیەکت هەیە فەرموو ئەخ بۆ باشە ڕاستەکەی خۆ من قبول ماشما بەدەوە مارکی خەڵکە ڕاستەکە من هەموو کەس ڕازیە لێتان کە ئەوە هەموو کەس دەتوانێت معاناتەکەی خۆی بگەێنێ بەس ئەگەر ئەو ژمارەیەک هەبێ ڕەنگە خەڵکێک هەبێ ئێمەمانە ڕەنگە پێمان خۆش بێ. باشە کاکاوت سپاس بۆ پێشنیازەکەت سەبارەت بە تەوەرەکە قسەیەکت هەیە نەوەڵامم دەست بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت ئەرمەن لە دوهۆکەوە لەگەڵماندایە. ئەلۆ ئەم کاتت باش هەموو کاتێک باش فەرموو کاک زۆر سپاس فەرموو بەڵێ سەبارەت بەرنامەتە gelekî cê xudaya destxuşîl tetîn bû vî bernameyî زۆر سپاس yaş bide ev emeliyeka cariyek zehmet e çünkü barapetir nedijmete barapetir stadê hemî ew caş û müsteşar evê destêwan yê milet text xwîna şehîdê vî miletî û penfala nike zorbeya wan pilew payê bes yê hey yê parlemana da eger xwe parlemanca nebit kurêwiyetê da kurêwîtê de nebit birayîtê da birayîtê de nebit birazayîtê da wekî dî jî heke tu sehtiyê hemî heta Amirsiya jî hemî bi gelek derece Hemîd û Heqît xanenişînkirîne müsteşar jî hemî bi deftera parel xuşkê tuatê te mezaxtin helekê bi deha mûnîkayet bi hatîne dan yani her çên dijmete emeliyet. بەڵە سپاس بۆ کاک ئەرمەن هەر لە کەرکووکەوە خەلیل لەگەڵماندایە سڵاو لێبێ کاک خەلیل. عليكم السلام. فەرموو بەڵێ. السلام عليكم. عليكم السلام سپاس دەکەین کاک خەلیل. کاک شانیەوە باسەواکەم کێ مستەشارانە کرد کێ مستەشار کێیان لە کاتێکەکە خۆڵس قسەکانم پێم نەبڕە ئێمە زای حکوومەتی کوردستان خۆیان سەرکردەکانمان خۆیان داشت نەوەمان لەبیر نەچێ لە سیوێکی ئاب کێ جاش بوو. بەڵێ کاک خەلیل با نەچینە سەر هەندێک بابەتی ترکە ئاراستی گفتوگۆکان بگۆڕێت ئێمە لەسەر بەرپرسیاری حکوومەت قسە دەکەین لە ڕادەستکردنی ئەم تۆمەتبارانە چ قسەیەک هەیە لەسەر ئەوە تکایە کاک شانیش لەسەرەوە قساکەم ئێوە باسەکان ئەمە فانکراوانە بیانگرن کێ بیانگرێت لە کاتێکە خۆیان داڵیاندەوە هەمویان ێستا پێ بەرجیان سم خۆم شخصا ناسی لێرە هەتا لە نوێی سوای 2023 کوردی بە کوشتیان من کەرکووکەیە ئێستا پێی بەرجی بەدەستەوە بە حمایەت سوێ لێرە کاتو دێتەوە بە شەر ناوی لە قسەی لەگەڵ بکات کێ بیانگرێ مانە کێ لە ناویان بدەشت کێ بیاندا دەجابگە زۆر چاکەزانانی حکومەتی خۆمان لەگەڵیانە بۆ بچووکترین خۆیان داڵی جاشن خۆیان جاشێتیان کردووە. بەڵێ سپاس بۆ کاک خەلیل ئەلەند لە قەڵاتزێەوە لەگەڵماندایە ئەلەند لە قەڵاتزێەوە
سڵاو لێ بێ کاک ئەلەندفەر بوو باشە شو کاکا زۆر سپاس دەکەم یەک پێشنیارمەیە کاک شوان بەڵێ منەڵم بەستەنەها ئەوەکەن ملیۆنکەی زێر و ئاڵتون بدەن بە مستەشارەکان لە هەموو شتێ باشترێکە چونکە ئەوە سەرێشانێکە بۆ خەڵکە بە دڵنیایی و پێتەڵەم ئەوە سەرێشانێکە بۆ خەڵکە کەیکەن ئەو حکومەتەی ئێمە بەڵێ دەیتر زۆر سپاس هەموو کاتێکت خۆش کاکە سپاس کاک ئەلەند هێمن لە سلێمانیەوە کاک شوانم کاتەوە باش هەموو کاتێکت باش زۆر سپاس وەڵی سەبارەت بە تەوەرەکەت وە سەبارەت بە کەیسی دەستگیرکردنی مستەشارەکان خۆمە شتێکی باشە کاک شوانە گەری رادیەکە بێ بۆ دەستگیرکردنیان بەڵام لێرە کێشەیەگەیە من ساڵی وابزانم ساڵی 92 بەبیر دێ وەختە بەرەی کوردستانی هەبوو لەوانەیە بۆ خۆشت بزانێ و کاتە بەرەی کوردستانی تەبعاً شرعیەتی لە ئەو کاتی حکوومەتی هەرێم ئەو کاتی کە پەرلەمان دروست بوو بڵێ تەمە شرعیەتان لە هەموو حیزب سیاسەکان وەرگرت بوو کە بەرەی کوردستانی بوو ئەو کاتە لێبوردنی گشتی بۆ سەرجەم مستەشارەکان دەرکرانی یعنی بەڵام ئێستا چۆنڵێ ئێستا کەیسەکە زیندوو ئەکرێتەوە ئایا ئەمە دەرو قانونیەوە بۆ نمونە ئێستا ئەگەر کەسێک بۆ نمونە قانونی بێت ئەمە لێک بداتەوە کاتەکە کە لێبوردنیان بۆ دەرکراوە لەگەڵ ئێستا بۆ نمونە کەیسەکە زیندوو ئەگرێتەوە ئەمە شتێکە بۆ نمونە ئامۆ واقعە یان شتێکی ڕاستە ئەمە بۆ نمونەڵم یعنی دادگا ئەم شتەش بکا بەهینێک بۆ بەڵگەیەک چونکە ئەو کاتە بەرەی کوردستانی لێبوردنی بۆ دەکردن منەرەوەنە بۆ ڕێز زۆر سپاسانەکەم بەڵێ سپاس بۆ کاک هێمن لەشکر لە زاخۆ لەگەڵماندا ئەم کاتت باش ئێوار باش برای بەڕێز زۆر سپاس دەکەین کاک شوان بەڕاستی برایۆ من ئەبێ ئەم واز لەوان جەحشەما جەحشابینن چکیزە چە مەسەلە کوردیە بژنیە دوبرە ئێک دینێکی شیار بەس ئەمە 20 ساڵ لەمەدا چ نەکرا بەس ئەم حەز کە حکمەتەوە ڕێگەی بەیە خۆدەوان جەحشادا نە پلە و پۆستا بدی پلە پۆستا یانژم بکن نینەرێمە کوردان عێراقی ئەvە شتێکی مەزنە ئەvە مشتێکی مەزنە ئەvە مە بکن نینەرێمە تو بەری خۆ 20 ساڵا کوڕی پێشمەرگەی کوڕی جەحشکیت کرد کوڕی پێشمەرگەی کارت کرد بلا پلێتێ و بلا ڕدێت هەمیش ئەوژ حەقەیزی ئەوی کوردستاندا بەس ئەنیویت کەش حیمەتە خواستکن هیچ حیمەتە خواستکن ئەوان جەحشت هەنێت پلێتوانە بێ ڕدبانە دینێ ڕدبا بلا عادي كرني ضاغط نقد بي صوصه قلته وضاغط ما ابراهيم وزوز سپاس بۆ کاک لەشکر لە زاخۆوە کە دوا پەیوەندیمان بوو بەڵێن چۆن شەماڵی لە فەیسبوکەوە نووسویەتی دەستگیرکردنی ئەو تاوانبارانە بۆ کە سوکاری ئەنفالکراوان بۆتە خەونێکی هەڵنەهاتوو تا سبێنێ بەڕێزان شاد و بەختەوەربن.